لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش هیوادارم ئەم یەک دوو ڕۆژە نەورۆزێکی خۆشتان بەڕێکرد بێ. ئەم شەو لەگەڵ ڕەزا کەعبی سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان گفتوگۆکەم لەبارەی پرسە دیاریکراوەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە. زانن دۆناڵد ترەمپ ماوەی پێشوو نامەیەکی دیاریکراوی ناردووە بۆ ئێران بۆ خامنەیی و هەندێک لە داواکاریەکان وردەکاریەکانی نامەکە بە دڵنیاییەوە هاتوونەتە دەرێ. مۆڵەتێکی دیاریکراوی دوومانگیش گویا لەلایەن ترەمپ ئەمریکاوە هەیە بۆ ئەوەی یان ڕێککەوتن یان هەنگاوی دیکە. خۆتان نەزانن پێش ئەوەی ترەمپ ئەو قسێ بکا بڵێ یان ڕێککەوتن یان هەنگاوی دیکەوتی دوو بژاردەمان لە بەردەستە، یان نەتوانین ڕێک بکەین لەگەڵ ئێرانیەکانە یان هێرش. یارە بژاردەی دووەم لای ترەمپ و لای ئەمریکا بە دڵنیاییەوە هێرشە. جا وەڵامی ئێران چییە بێ؟ لە کاتێکا زیاد لە جارەیە علی خامنەی و توێتی گفتوگۆکردن قسەکردن لەگەڵ ئەم کابینەی حکوومەتی ئەمریکی لەگەڵ دۆناڵد ترەمپ هیچی لێ سەوز نابێ، چونکە پێشتر لە بنەڕە تا ڕێککەوتنێکی دیاریکراوی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا و وڵاتانی دیکەی ئەوروپی هەبوو، بەڵام ئەوەی کە دڕاندی ڕێککەوتنەکە ترەمپ بوو. بۆیە چۆن ئێستا بتوانین خێر لە دەستی ترەمپ ببینین بۆ ئەوەی بچینە ڕێککەوتنێکی دیکەی دیاری کراوەوە. باسی نەورۆزم کرد، ئەوەی ئەم ساڵ بینرا لە ڕۆژهەڵاتی کوردستان وێنەیەکی زۆر جیاواز بوو. کوردستانیانی ڕۆژهەڵات بە دڵنیایی و جۆش و خۆشێکی بێوێنەیان بۆ پێشوازیکردن لە نەورۆز پیشاندا. پێدەچێ هەندێک ڕێگریش یان هەوڵ بۆ ڕێگری هەبوو بێ، بەڵام پێدەچێت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو سەردەمە گوزەشت بێکە فشاری دەوڵەتی ئێرانی لەسەر ئاهەنگگێڕان بە بۆنەی نەورۆزەوە ئیتر کاریگەرێکی ئاوای هەبوو بێ. ڕاستیەکەی کە سەیری ڕۆژهەڵاتی کوردستان تەکردواتە زانی سەیری باکووری کوردستان و نەورۆزی ئامە دەکەی. جا ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕۆژهەڵاتی کوردستان ئاوا، بەڵام ئەی وەڵامدانەوەی سیاسی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەم بۆ ئەو جۆش و خڕۆشە هەم بۆ ئەو پێشهاتانەی کە وا لە بەردەم ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانان ئامادەن یەکدەنگن ڕۆژەیەکی دیاریکراوی ئۆپۆسیۆن بە گشتی ئۆپۆسیۆنی ئێرانی و حزبەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی هەیە یان نا. ئەمانە و کۆمەڵێک پرسی دیکەش وەکو گوتم لەگەڵ ئەڤاڵ ڕەزا کەعبی گفتوگۆکەم. کاک ڕەزا کەعبی سڵاوت لەبێ، هیوادارم باشبی، بەخێر بی بۆ زووم. طبعاً نەورۆز لە ئێوەش پیرۆز بوو بێ، ڕێزت هەیە. من بە وێنە گەورەکە ئەگەر پێت باش بێت دەست پێەکەین پرسەکەی تایبەت بە ئێران ئەمریکا بۆی دوای وردەوردە بین پرسەکانی دیکە شیەکەینەوە، بەڵام ناوڕۆکی نامەکەی ترەمپ ئەوی ئێوە بزانن هەندێک شتی دیاریکراوی لێ هاتۆتە دەرەوە، داوای چی ئەکا داوای چی ناکا، مۆڵەتەکە چەندە، سەرنجی ئێوە زانیاریەک لای ئێوە خوێندنەوەی ئێوە بۆ نامەکەی دۆناڵد ترەمپ. زۆر سپاس کاک گرنجیان، ڕێزت هەیە. من لە پێشدا لە دووەمین ڕۆژی نەورۆز پێم خۆشە جارێکی تر لەلایەن خۆم و لەلایەن کمیتەی ناوەندی کۆمەڵەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەم. ساڵی تازە و نەورۆزیان پێ پیرۆز بڵێم. بەڕاستیەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشێکی گەورەی کۆمەڵایەتیە کە لە درێژەی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان پاریش نەورۆزی پار و ئەو ساڵ بەڕاستیە وە خۆت ئاماژت پێدا زۆر جیاواز بوو. وێ جێی پیرۆزباییە ئەم شۆڕشە گەورە کۆمەڵایەتیە بێشک داهاتووی کوردستانی ڕوونتر نیشانداوە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابن نامەکەی ترامپ بۆ خامنەیە یا نامەکەی ئەمریکا بۆ کۆماری ئیسلامی، ڕاستەکەی لە هەلومەرجێکی تایبەتیە دەچێتە پێشەوە. ئەم ئەمریکا پێویستی بەوە هەیە، بەو سیاسەتە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. ئەم کۆماری ئیسلامی کەوتووەتە دۆخێکەوە ئەیتر ڕێگەی دەربازبوونی نەماوە. تاوجێی بە ئەمریکا مربوطە کولی سیاسەتی ترامپ ئێمە دەبێ بۆ ئەوە دابنین کە دەیهەوێ چین ڕابگرێ، پێشڕەوی چین بگرێ. بۆیە ئێرانێکێ لە وڵاتانەیە، یەکێ لە وڵاتە بەهێزانەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە، یا یەکێ لە وڵاتانەیە کە جۆغرافیای سیاسی لە ڕۆژهەڵات جۆغرافیایەکی گرنگی بەخۆی تەرخان کردووە. بۆیە
لەم سەردەمەدا هەم کۆماری ئیسلامی تێکشکاوە بەرەی مقاومەت بە تەواوی داڕوخاوە لە ناوخۆی وڵات کۆماری ئیسلامی تووشی قەیرانێکی بێسابقەی مەشروعیەت و دەسەڵات و ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و هەمە چەشنەیە شۆڕشهای گەورەی کۆمەڵایەتی لەم کۆمەلگا ڕوویداوە بۆیە ئەگەری ئاڵوگۆڕ لە کۆمەلگای ئێران یەکجار زۆرە ئەگەری سەرهەڵدانی شۆڕشای جەماوەری زۆرە جارێ تاوجێی بە ڕۆژهەڵاتی کوردستان مەربوتە کوردستان ئامادەیە کوردستان ئامادەی ڕاپەڕینێکی بەهێزە بەڵام حەقیقەتەوەیە کە تا لە دەرەوەی کوردستان و لە سەراسەری ئێران ڕاپەڕینی گەورە زورێکی ملیۆنی گەورە نێتە ئاراوە ناتوانێت تەکلیفی کۆماری ئیسلامی بە تەواوی یەکسرە بکاتەوە. ترامپ پیشاوانە دەزانێ وشاری هێناوە بۆ ئەوەی کەمە و گۆڕینی نەخشەی سیاسی نەخشەی ژێئۆپۆلیتیک لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەوەی کە دوای 7 ئۆکتۆبر قسەی لەسەر کراوە پێویستیان بەوەیە کە کۆماری ئیسلامی بە تەواوی تێکپشکێنن. نامەکەی ترامپ بە دیاریکراوی چی داوا کردووە ئەوەی ئێوە با بڵێن هەم وەکو نازانم زانیاری یا خوێندنەوەی خۆتان بێ ئەکرێ ئەمریکا داوای چی لە ئێران کردبێ بۆی بتوانێ ئەوەی ئەوێ لە ئەمنیەتی ئیسرائیل و ئەو جوگرافیا سیاسی جۆپۆلیتیکەی کە ئەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستی بکە ئەوە بەڵام دەرەوەی قۆناغی دوای 7 ئۆکتۆبر بێ ئێران بێتە ژێربار ئەبێ چی بێ ئەو داواکاریانە داواکاریەکان دوو خاڵی سەرەکی لە خۆی دەگرێت یەکێکیان ئەوەیە کە بەرنامەی هەستەیی کۆماری ئیسلامی ڕابگرێ بە تەواوی یەکێکیان بەرنامەی موشکیە چون کۆماری ئیسلامی لە مانگەکانی ڕابردوو زەرفیەتی موشکی خۆی بۆ 2000 کیلومتر بردووەتە سەرەوە کە ئەمە ئەوروپاش داگیرەکرێت دیارە دەستشۆردن لە حەشتی شعبی دەستشۆردن لە حوسیەکان ڕاگررتنی کومەکای ماڵی یارمەتی ماڵی بە حیزبوڵڵا یارمەتی چەکداری بە حماس و ئەوانە دەبێ ڕابگرێ بەڵام لەسەر ئەو دوو خاڵە سەرەکیە زۆرتر مانۆڕەدا ترامپ داواکاریەکەی ترامپیش لە واقع یەک شتە ڕاستە دوو داواکاری هەیە یا مزاکرە یا وتوێش یا شەڕ بەڵام یەک داواکاری ئەوی شوێت تەسلیم بوونە ترامپ داوای تەسلیم بوونی کۆماری ئیسلامی دەکا زۆر بە تاقیرەوە باسی دەکا هەر ڕۆژێک هەر خەبەرگوزاریەک هەر تەلەڤیزیۆنێک هەر میدیایەک کە باز لە نامەکەی ترامپەکەن کۆڵێک ئەم کۆماری ئیسلامیە تاقیرەکەن کۆمارێکی ئیسلامی کە هەر چەند ساڵەوە پێش ئیدعای ئەوەی دەکرد کە لە 5 پایتەختی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکومڕانی دەکا کابینەکان دیاری دەکا حتا ئەندامانی پارلمانی دیاری دەکرد بەڵامی سە کەوتووە بە موقعیتێکی ئاوا زەبوون نازانێت سەر لێ شێواوە ینی ئەوەی کە عەلی خامنەئی باسیەکە ئەڵێ ڕاستیەکەی ئەوەی ئەمریکا ئەوێ ڕێکەوتن نییە پەلوپۆکردنە خۆپچووکردنەوەیە ئەزانێ باسی چیەکە بۆیەوە ئەڵێ بەڵێ بە نظری من زیاتر لە هەموو کەسێ خامنەی دەزانێت لە چ دۆخێکا قەراری کردووە تەوانی خۆی ئەزانێت چ شکستێکی بەسەرا هاتووە ئەزانێ موقعیەتی لە 45 ساڵی ڕابردوو لە هەر کاتێک زەعیفتر و نالەبارتر و بێدەسەڵاترە بۆیە ئەو دەزانێت بۆیە بەبێ تەسلیم بوونی کۆماری ئیسلامی بە ترامپ بە ئەمریکا بە ڕۆژاوا لە کۆڵی نابنەوە. باش ستیڤ ڤیتکۆف قسەی تازەی هەیە دیارە نێردراوی ئەمریکا نێردراوی ترامپە بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەڵێ نامەکە بۆ ڕێککەوتنە نەک هەڕەشە و هێرش بەو معنایە ئەگەر داواکاریەکان بەرامبەر بە ڕێککەوتنە ئەگەرنا بە دڵنیایی هێرشی بەدوایە یان پێدەچێت ئێمە مانۆڕی دیاریکراوی ئەمریکی ببینین لەبارەی ئەگەری گەشتن بە ڕێککەوتن چکۆکو خۆت ئەزانی دۆناڵد ترامپ زیاتر سەرباری ئەوەی کە موقعێتی بۆ هێرشکردنە سەر ئێران پێدەچێت موقعێتێکی بەقوت بێ بەڵام هێشتان ویستی گەشتن بە ڕێککەوتنێکی دیاریکراوی هەبێ پێی باشترەوە لە ئەگەری هێرشکردن کامیان ئەگەری زیاترە من پێم وایە ڕێککەوتنێک نییە لەگەڵ کۆماری ئیسلامی ئەوان دەیان هەوێت تەسلیم بن ئەوەی کا و دیفلۆماتکارەی ئەمریکی باسی کردووە بەڵێ ویتکۆف باسی کردووە ئەوە ڕێککەوتن نییە یعنی قەرار نییە ئەمان لەسەر مێزی گفتگو دا بنیشن ئیمتیازێ بدەن بە کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامیش شتێ بەمانە بدا ئەوان داوای تەسلیم بوونەکەن شتەکە زۆر ڕوون و ئاشکرایە لە دۆخێکا قەراری گرتووە کۆماری ئیسلامی کە بەبێ تەسلیم بوون
ئەوان لە کۆڵی نابنەوە بۆیە مووقعیەتێکە بۆ ئیسرائیلیش لە ناوچەکە پێش هاتووە لە ماوەی 46 ساڵی ڕابردوو بێ سابقەیە کۆماری ئیسرائیل ئەم هەلە لە دەست نادا تازە ئیمکانی نییە بهێڵێ سووریە بکەوێتە دەست تورکیا حتا تەنانەت سووریە لە سووریەوە جارێکی تر تهدید بکرێ یا ئەو تهدیدی ئیسرائیل بکرێ ئیسرائیل بڕژەنە دەریاوە یا نابودی بکەن یا ئەمەی لێ بکەن بۆ ئەم فرسەتە کە بۆ پێشاتوە لە عینی حاڵە فرسەتێکە بۆ وڵاتانی کەندا و عەرەبیش کە لە کۆڵ دوژمنێکی سەرسەختی کە 46 ساڵە مزاحمیەوانەیە لە کۆڵی خۆیانی بکەن باش هەواڵ ڕەزاکابی 2 مانگ مۆڵە درراوە بۆ ڕێککەوتنی ئەتۆمی بە گوێری راپۆرتەکان واگوترێ کە نامەکەی ترامپ ئەوەی تایە 2 مانگ ئێران وەڵامێکی دیاریکراوی ئەبێ جامن هەموو جارێڵم ڕێککەوتن دیارە لە عورفەی ئەلامیەکە هەروای پێوترێ بەڵام ئیتر ناوەڕۆکی نامەکە و ئەوەی کە بەسەر ئێرانە ئەسەپێنرێ تەسلیم بوونیان ناو بە دڵنیایی و ئێوە خوێنەوەی خۆتان بۆی هەیە بەڵام ئێران وەڵامێکی دیاریکراوی بۆ ناوەڕۆکی نامەکەی دۆناڵد ترامپ بێ ئەچنە جۆرێک لە گفتوگۆ و دانوستان بۆ ئەوەی من شتێک ئێم تۆ شتێک بە بۆی لە شوێنێکا ڕێککەوین یان ئەمە نەما تەواو ئەمە نامەکەیە ئەمە ناوەڕۆکەکەیەتی ئەمە داواکاریەکانە یان جێبەجێکردنیان ئەوەی دیکە بۆ ئەم ئەگەرە زۆرترە یا دەبێت داواکاریەکەی ترامپ و ئەمریکا جێبەجێ بکرێ بەڵام دیارە عێراقچی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی کوتوێتی کە ئێمە لە ڕێگاهای ترۆ خەریکی گفتوگوی خەریکی ینی خەریکی چانە لێدانن بۆی پێشی بەڵام ئەم مەودا بۆ کۆماری ئیسلامی تەنگتر بووتەوە بە هۆکاریەوەی ئەگەر پێشتر بە جۆرێک ئوروپای لەگەڵ بوو لە بەرجام ناکۆکی ئوروپا و ئەمریکا بوو کە بەرجامی لێکەوتەوە بەڵام ئێستا لە 120 ساڵی ڕابردوو نێوانی ئێران و ئوروپا قەت ئەوەندە ئاڵۆز نەبووە قەت ئەوەندە پڕ لە دوژمنی و پڕ لە تەزاد و پڕ لە ناکۆکی نەبووە بۆیە ئەمەیشی لە دەست کەوتووە کۆماری ئیسلامی کە ئەم کایە بکە لە سەرباری ئەو ناکۆکیانەی ئێستا لە نێوان ئەمریکا و ئوروپا شاهن لەبارەی ئۆکرانیا و هەندێک پرسی لەبارەی ئێران و ناکۆک نین لەبارەی چۆن بوو ماوەی پێشوو بمبورە ڕاتەگرم حەزەکەم ئاوا گفتوگۆکە بەردەوام بکەین ماوەی پێشوو ڕاستیەکەی کۆبوونەوەی ترۆیکا هەبوو ئێران و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا گفتوگویانە کرد و ئەیان ویست بگەنە ڕێککەوتنێکیان نیمچە ڕێککەوتنێکی ڕێککەوتن نەبوو ڕێککەوتن نەبوو قسەی توندیان کرد بە جۆرێک کە بۆ ڕۆژی دواترە وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی لە تاران هەرسێ سەفیری ئەو وڵاتانەی بان کرد و ئاعترازی دەربڕی بە هەڵوێستەکانیان بۆیە ئەو مەوداش لە دەست کۆماری ئیسلامی داکەوتووە کە کایە لە نێوان ئوروپا و ئەمریکا بکە ئەنی ئێران هیچ کارتێکی دیاریکراوی نەماوە بۆی بیخاتە ناو دانوستانێکی دیاریکرا و هێشتان هەندێک لە پەلوپۆکانی ماون و چوزانم قدرەتێکی دیاریکراوی لە هەندێک وڵاتی دیاریکراوی لە نمونەی عێراقیش بۆ نمونە هەیە بۆ مانۆر یان ئەوانە هیچی نەما و رووسیا و چینیش رووسیای کە نەماوە عێراق عەدەدێک نییە عێراق و هەشتی شعبی شتێک نییە لەو ململانێ حەزب الله و حماس بە تەواوی تێکشکاون بۆیە هەموو ئەمانە لە زەرەری کۆماری ئیسلامی بووە و هەر ئەو ئیستراتیژیا چێتە پێشەوە کە نەتانیاهوو دوای حوتی ئۆکتۆبر یەک دوو ڕۆژ دوای حوتی ئۆکتۆبر ئێمە نەخشەی ژێئۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەگۆڕین بۆ تایسیش ئەو گۆڕانە بەسەرهات شتێک یان قسەیەک هەبوو گوایە ئێران شتێک وەڵامی نامەکەی دۆناڵد ترەمپی دابێتەوە لە ڕێگەی سویسراوە ئەوە هەیە نییە ئەکرێت چی وترابێ معلوم نییە معلوم نییە ئەگەرم وانە جوابی دابێتەوە چون بە پەلە نین سەر لێ شێواون لەوە ڕاستیدا کۆماری ئیسلامی چ جوابێکە بێ بداتەوە لەوە ناچێ ئەوە ڕێک یەکێک بلەو پرسانەی ئەمیست باسی بکەم ناکۆکی هەیە لە نێوان لە ناو دەسەڵاتی ئێرانیە لە خامنەئی بۆ خوارەوە ڕاستیەکەی باڵە دیاریکراوەکانی کۆماری ئیسلامی لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ هەموو ئەم فشار و ئەم دۆخە ئابوووریە و ئەم ناڕەزایەتی خەڵکو و دۆخی ئێران خۆتەزانی چۆنە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ یا جۆرێک لە ناکۆکی هەست پێکرێ لە نێوان ئێرانیەکان ناکۆکی هەیە قەتعەن هەیە قەت ناکۆک بێ ناکۆک نەبووە کۆماری ئیسلامی لە 46 ساڵی ڕابردوو بەڵام هەموو جارێ ئەم باڵی هەرە تند هەرە ئیسلامگرای ناو دەسەڵاتی کۆماری ئیسلامی توانیتی بەسەر کێشەکانە زاڵ بێ ئێستا و ناکۆکی هەیە مەسەن 3-4 ڕۆژ لەوە پێش
حەسەنی ڕوحانی سەرۆکوەزیرانی پێشووتری کۆماری ئیسلامی قسەی زۆری کرد کە هەموو قسەکانی لە دژی قسەکانی خامنەی بوو. بەڵام یەک شتەیە هەر چەنێ ناکۆک بن ئەوان هاوچارە نووس، ئەوان ئەزانن هەستی بەوە کردوە ڕوحانی خاتەمی خامنەی هەموو باقی ئەوەی کە بەناو ئیسلاحوازی دەوڵەتی کە ئێستای تر هێزێکیان نەماوە قدرەتە و دەسەڵاتێکیان نەماوە ناکۆکن لەگەڵ خامنەی، بەڵام هاوچارە نووسن. دەزانن تێکشکانی خامنەی تێکشکانی هەموو کۆماری ئیسلامیە، هیچ احتمالێ هیچ شانسێ بۆ هیچ باڵێکی کۆماری ئیسلامی نەماوەت. ئەوانەی کە ناڕازین و پێچەوانەی خامنەی قساکەن منطقی ترن ئەوەی کە ئێوە ئەیبینن لۆژیکی تر وێنەکە ئابینن یان ڕاستیەکەی پێدەچێ خامنەی شتێ بزانێ ئەوان نەیزانن. دەتوانین ئەوە بڵێن هەستیان بە خەتەرەکە کردووە، هەستیان نیگەرانن لە داهاتووی خۆیان و کۆماری ئیسلامی. ئیسلاحواز هەر لە ئەوە ڕۆژەوە سوپاپی ئیتمینانێ بوو بۆ کۆماری ئیسلامی، ویستی کۆماری ئیسلامی لەو قەیرانی ناو دەسەڵات و خەڵک ڕزگار بکە، بەڵام نەیتوانی تا ئێستا نەیتوانیوە وەیتە هێزێکی نەماوە. ڕاستیەکەی ناتوانین بڵێن کۆماری ئیسلامی دوو جەناحە دوو باڵە، چون باڵێکی ئەوە بە تەواوی نەماوە و تێکشکاوە پاشەکشەی پێکراوە. چێگەر فشارەکان زیاتر بن و جوابێکی نەرێنی بە ئەمجارە بڵین خامنەئی لە خامنەئیەوە بۆ نامەکەی دۆناڵد ترامپ هەبێ و دیوی دووەمی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران ببینین کە پێدەچێ هێرش بێ ئەگەر ئەو پەڕی گوشاریش نەبێ. لەو نێوەندەیە ناکۆکیەکان کەوتت هەن ڕاستیەکەی، بەڵام لە پرسە مەسیریەکەیە یەکەگرنەوە پێدەچێم ناکۆکیانە زیاتر بن و جۆرێک لە درزی دیاری کراو لە دەسەڵاتی ئێرانیا دروست ببێ، یان ئەمە ئەگەرێکی دوورە بۆ دەسەڵاتێک کە بەشێکی گەورەی بیرکردنەوەکە بیرکردنەوەکی ئایدۆلۆژیە و ڕوونە چۆن بیرەکە ئەگەرێکی زۆر دوورە، چون ئێران لە واقع سپای پاسداران ئیدارەیەکە، ئیدارەی ئەمنی، ئیدارەی تەنانەت اقتصادی، ئیدارەی کۆمە هەموو شتێک بەدە سپای پاسدارانە. سپای پاسدارانیش لە اختیاری خامنەیدایە و ئەوان حکومڕانیەکەن. هەر ئەگەرێ بێ بۆ کۆماری ئیسلامی هەر حاڵەتێ بێتە پێش ئەوەڵ جار ڕوودەڕوویە لەگەڵ سپای پاسداران، بۆیە ئەوەی کە باڵێکی تر لە کۆماری ئیسلامی بتوانێت سەر هەڵبدا ئەم قەیرانە بە قازانجی کۆماری ئیسلامی حەلکە، ئەوە لە نەزەر منەوە بە تەواوی منتەفیە. باش یەک ئەگەری تر هەیە بەردەوام باسەکرێت سیاسەتی ئەو پەڕی گوشار، هەرچەنەیتر نازانم لەمە ئەو پەڕی گوشار زیاتر چی، بەڵام ئەمریکا دێتە سەر ئەو دووبارە سیاسەتی ئەو پەڕی گوشار ئێستا لە ڕووی ئابووری، لە ڕووی ڕێگەنەدان بە فرۆشتنی نەوت، داخستنی هەموو دەرگاکان. ئێستا لە حاڵی ئەو سیاسەتەدایە دایتر چەندێکەی باتە پێشەوە چەندێ توندوسی بێ، بەڵام ئەو سیاسەتی حەدی ئەکسەری فشار یا ئەو پەڕی فشار ئێستا نامەکەی ترامپ لە جهەتی ئەو سیاسەتەدایە، ئەوە دەباتە پێشەوە و ئێمە لە حاڵی شاهدی ئەوەدا بۆ دوو مانگیشە ئەگەر ناهێرش. بەڵێ تۆ پێت وایە هێرشەکە ببێ یان تەسلیم بوونەکە بە ئەم جارەوە بڵێم بۆ کۆمەڵانی خەڵک، بۆ خەباتی ڕزگاری خوازی، بۆ گەیشتن بە دموکراسی و ئازادی باش وایە کە ئێمە لەگەڵ بەڕاپەڕینێک کاری کۆماری ئیسلامی یەکسرە بێتەوە. شەڕ ئەتوانێت خەساری دیکەش بگێنێ، بەڵام بە شەڕ ئەوەڵ کۆماری ئیسلامی نابوو دەبێ و ئەو دەرفەتەیش بۆ خەڵک ئەڕەخسەیە کە ڕاپەڕین بکەن و بساتی کۆماری ئیسلامی بە تەواوی تێکەڵ پێچ. اینجا ئەوە باسی ئەەکەم نەختێکی تر ڕاستیەکەی و جوڵەمە دەنیانە ئەوەی کە لە ڕۆژڵاتی کوردستانی بینین و پرسەکانی دیکەش، بەڵام هەندێک جار قسێکی دیاریکرا و لەبارەی ئەگەری گەیشتن یان دەستڕاگەیشتنی ئێران بە چەکی ئەتۆمی هەیە، قسە لەبارەیەوە ئەکرێەوە نایشارمەوە هەندێک جار لە بەرپرسانی حیزبەکانی ڕۆژڵاتی کوردستانیشەوە ئەم قسەیە ئەکرێ و بۆ نمونە لە ماوەی پێشوا لەگەڵ بەرپرسێکی ڕۆژڵاتی قسەم کرد، وتی هەندێک لە راپۆرتەکان باس یان زانیاریەکانیش باز لەوەکەن ئێران 6 مانگی دیکە توانێت چەکی ئەتۆمی دروست بکە. ئێوەش لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەەوە وتت لە بەرنامە موشکیەکەی کە پێدەچێ هاوتا بێ یان هاوتەری بێ لەگەڵ بەرنامە ئەتۆمیەکەیە، ئێستا توانێت موشکی
مەودادرێژی 2000 کیلۆمەتری تاقی بکاتەوە و دروست بکە. هیچ شتێکی وا هەیە ئێران بەم نزیکانە دەستی بە چەکی ئەتۆم بگا؟ لە پێشداوت عرض بکەم کە ئەم مەسلەی بەرنامەی هەستەی ئێران بەرنامێ شتەیەکە ئەهرومێکە بیانوویەکە بۆ هەردوولا هەم کۆماری ئیسلامی بەم هەڕەشە و گوڕەشەوەەوە من وا دەکەم و جوابی ئاژانسی بین المللی ئەتۆمی ناداتەوە بۆ ئەوەی ئیمتیاز وەرگێت تا بەڕاستی پرۆژەیەکی واقعی بێ بۆ دەستڕاگەیشتن بە چەکی ئەتۆمی. دوایش دێمە سەرەوەی کە ئەگەر چەکی ئەتۆمیشی بێ تازە کۆماری ئیسلامی نەجاتی نابێت. بەڵام ئەمریکاش بۆیە ئەم پرۆژەی هەستەیی ئەمریکا و ڕۆژاوە غەرب ئوروپا بۆیە ئەم بەرنامەی هەستەیی کۆماری ئیسلامی زۆر گەورە دەکەنەوە بۆی گوشاری زۆرتر بخەنە زەری بۆی کۆمەلگای بین المللی متقاعد بکەن کە کۆماری ئیسلامی خەتەر ناکە و دەیەوێ بە چەکی ئەتۆمی دەستڕەسی پەیدا بکە. من پێم وایە ئەوەش کە باسم کرد ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئەگەر بە چەکی ئەتۆمیش دەستڕەسی پەیدا بکە من پێم وایە لە چارە نووسیەوە فەرقێکی زۆر ناکە. چۆن ڕاستیەکەی بۆ نمونە لە زانستی سیاسیە پەیوەندی و ململانی نێوان دوو دەوڵەتی ئەتۆمی زۆر جیاواز سەیرەکرێ و خوێندنەوەی بۆ کرێوەک لە ململانێ و ناکۆکی نێوان دوو دەوڵەتکەیەکیان ئەتۆمی بێوێکیان ئەتۆمی نەبێ. بەڵێ ئاخە من پێم وایە کە ئەو گرنگیەی جارانی نەماوە ئەم ململانەی ئەتۆمیە بەرحەز کۆماری ئیسلامی ناڵێم ململانەی ئەتۆمی مەسەلەن پوتین وەختێ تهدیدی ئەتۆمی بکە شتێکە لەگەڵ ئەوەی کە کۆماری ئیسلامی دەستڕەسی بە چەکی ئەتۆم پەیدا بکە ئەویش معلوم نییە لە چ سەتحێکا دەتوانێت پەیدا بکە لەو لە حازەوە دەڵێم و هەرچەند پێم وایە کە نایاڵم بگاتە قۆناغێکی ئاوەش. ئێران توانای وا دیارەیە تەسلیمبوونەکەیان هێرشەکەیە گەربینە سەر مەسەلەی تەسلیمبوونەکە بەرجام ئەبێ بە بنەمای ڕێکەوتنێکی دیکە یان نەخێر شتێکی دیکەیە بە دەسوخەتی دۆناڵد ترەمپ نووسراوەتەوە و هیچی وای بۆ ئێرانتیان نامێنێتەوە تەنانەت هەستانەوەیەکی ئابووریشی لەوە چێ تێدانە بێ یان نە ڕاستیەکەی لە دیوە سەربازیەکەی و سیاسیەکەی پێدەچێ گاڵم سیاسی مەبەستم دەستوەردانی ئێرانە لە وڵاتانی دیکە بەڵام پێدەچێت لە ڕووی ئابوووریەوە هەندێک ئێران بوو بژێنێتەوە پێدەچێت کامیان بێ. پێم وایە کە بەرجام بە تەواوی تەواو بووە لە بین چووە چون ئەو بەرجامەی کە ئیمزاکرا لە هەلومەرجێکی تایبەت تاکرا ئوروپا پێی خۆش بوو لەگەڵ کۆماری ئیسلامی بە تەوافق بگا ئەمریکایشان هێنا ناچاریان کردکە ئەو بەرجام واژۆ بکە ئیمزا بکە هێنایەن هەلومەرجەکە زۆر جیاواز بوو ئێسێمە کاملن لە هەلومەرجێکی زۆر جیاواز داین کە بێتە چێ بەشێکی پەیوەندی بە ڕێکەوتنی بەرجام خۆیەوە هەبێت ئەم هەلومەرجەی کە دروستکرا و ڕەفتاری ئێران لەگەڵ عێراق سووریا بەرجامی پێشوو کۆماری ئیسلامی پاشەکشە پێ نەکرد دڕتری کرد باعثیەوە بوو کە پرۆگرامی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە ئێعتمادێکی زۆرترۆ بەرێتە پێشەوە تەعەڕوزیتر بوو هێرشبەرتر بوو بەڵام ئێستا تێک شکاوە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست پاشەکشەی پێکراوە ئێستا نەیاران و دوژمنانی مخالفینی کۆماری ئیسلامی لە گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوڕاستەکەن تا ڕادێکیش گۆڕیویانە بۆیە مەسەلەی بەرجام بە تەواوی شتێ لە بین چووە مەوزوعیەتی نەماوە دەبێت تەوافقێکی تازە بکەن. اینجا ئەمە لە ڕووی سیاسیەوە ئێران قودرەتێکی دیاریکراوی نەماوە و ئەبێ ڕێکەوتنی تازە بکە بەڵام چی ئەگەر دیوەکەی دیکەی دیوە سەربازیەکەی و ئەگەری هێرش لە بەرچاو بگرین قودرەتێکی دیاریکراوی ئێرانی ماوە بۆ بەرگرتن بەرپەرزانەوەی هێرشەکان جا لە ئیسرائیلەوە بێ یان لە ئەمریکاوە بێ ئەتوانێت یان ئەو زەبرانەی کە لە چەند مانگی پێشووە ئیسرائیل لە ئێرانیدا ڕاستێکی پێدەچێت قودرەتە سەربازیەکان بە تایبەت ئەوەی ناونراوە مەسەلەن وەڵامدانەوەی بەهێزی ئاسمانی دافندی هەوە باشە ئەوە ئیتر تەواو بووە ئەوە وا دیارە تەواو بووە چون ئەو شەوە کە لێیدا ئیسرائیل لێدا 120 فڕۆکەی جەنگی ئیسرائیل بە سەرتاسەری ئاسمانی ئێراندا هاتوو چوون کرد بەبێ ئەوەی کەس پێشیان پێ بوو بۆیە تەوانی نەماوە
بۆ ئێرانەڵێوان نییە و ڕاستیەکەی فڕۆکەکان تەنها لە ئاسمانی عێراق و سووریاوە توانیویانە آخر زەربەیەکی کوشەندە کلیانداوە ئەوە ناڵێ بە خۆشیان تەیدیان کردوە کە زەربەیەکی قورسیان خواردووە بۆیە من پێم وایە ئەوە مانۆڕەدا بلۆڤ لێدا بە قەولی خۆیان دەڵێن بلۆڤ لێدەن دژمنەکەیان بترسێنن یا غافڵگییان یا بۆ ڕۆحیەی هێزەکانی خۆیانە بۆ ڕۆحیەی خەڵکە ئیدعای وا دەکەن ئەینا تەوانێکی نەماوە. چی لەبارەی ژێرخانەوە هیلاکیان کردووە ژێرخانی سوتەمەنی کارەبا وانەی دیکە ژێرخی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لەو بارەیەوە چیەڵێ؟ ژێرخانی ئابووری ئێران بە تەواوی تێکچووە ئەویش نە لەسەر بەرجام یا گوشارەکانی ئەمریکا و ئیسرائیل لەسەر سیاسەتەکانی خودی کۆماری ئیسلامی بەرهەمهێنان لە ئێران مەعنا و مەفهومی نەماوە هەموو شتێکی قوربانی حزوری خۆی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کرد هەموو پارێ داهاتی خۆی سەرفی حزوری خۆی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کردووە بۆیە ژێرخانی ئابووری ئێران ژێرخانی بناغەی ئابووری ئێران بە تەواوی تێکچووە و هیچ قدرت و مانۆڕێکی نەماوە. اینجا ئێران فێرە لە بە قوربانیکردنی ئەو شتانەی دیکە بۆ مانەوەی خۆی ئێستا قسە لەسەر با بڵێن پەلەکانی ئێرانە حوسیەکان عێراق حزبوڵڵا ئەوانەی دیکە ناچارە بە تەواوەتی دەستبەرداری ببێ یان پێدەچێت جارجار مانۆڕێکی دیاریکراو لەم لاولولاوە ببینین بۆ ئەوەی بە ئەمریکا و ئیسرائیلیش بڵێ هێشتا نەتوانم شتێکی دیاریکراوە حولی خۆیدا ئەوەی لە سووریە دیمان لەسەر علەویەکان قەتعەن دەستی کۆماری ئیسلامی تێدا بوو بە چ دیوێک لە حوسیە بە دیویەوەی کە مزاحمەتێ بۆ دەوڵەتی تازەی سووریە دروست بکە یا حزوری خۆی لەوێ دابین بکە ئەو حوسیەکانی بەدەستەوە ماوە هەشتی شعبی هێزێکی وای نییە کە بتوانێت بەکاری بێنێ بۆیە حولی خۆیدا لە ئاخرین فرسەتەکانی خۆی کەڵ وەرگێت چون چارەیەکی دیکەی نییە ڕێگایەکی دیکە بۆ کۆماری ئیسلامی نەماوەت. ئێستاوەی کە حوسیەکانی کەن و حزبڵاش ئەمڕۆ جۆرێک لە بەردەوامی دیاریکراویان یەک دوو هەندێک موشکی نابە ئیسرائیلەوە ئەخیر و ئوخری مانۆڕەکانی ئێران و پەلەکانێتی لە ناوچەکە ئەی بینین یان پێدەچێشتی دیکە لە ئارایە بێ من بۆچی ئەڵێم شتی دیکە لە ئارایە بێ بە عێراقیەکانی وتووە مەبەستم گروپە چەکدارەکانە هەژدی شعبیە کە جارێکە بێدەنگ بن ئێوە پەیوەندیتان بە حوسیەکان وانەی دیکەوە نەمێنێ پێدەچێت گەڕێکی دیکەی دیاریکراوی ئەم سەر و ئەو سەری ئێران و گروپەکان هێشتان مابێ یان نا ئەگەریش مابێ کەماوە زۆر زەعیف زۆر کز زۆر لاواز بەڵام مزاحمێکی جددی نین ناتوانن لەو ئستراتیژیەی کە ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکە تاقیبی دەکەن و دەیبێنە پێشەوە خەلەلێک وارد کاک ڕەزاکعبی بۆی هەیە جیاواز لەگەڵ پەلەکانی خۆی مامەڵە بکە من بۆ چێم پرسیاراکەم لەو چێ جوگرافیای سیاسی یان جۆسیاسی عمقی استراتیژی ئێران لە عێراقە دراوسێتی مەسلەی زۆرینەی شیعە لە عێراق کە نزیکی لە سەدا 60یان زیاترن ئەمە جۆرێک لە ویستلای ئێرانیەکان دروست بکە کە مامەڵەیەکی جیاوازتر لەگەڵ ئەم کارتەیانە بکەن و وەکو حیزبوڵڵای لوبنان کە دوورە دەست بوو و دوورە دەستتر بووە ئێستا دوای ئەوانی سووریا وەکو حوسیەکانیش بە هەمان شێوە مامەڵەیەکی جیاوازی لەگەڵا بکە ئەمە ئەکرێ یان نا زۆر جار ئێران جۆرێک لە با بڵین زیرەکی پیشان ناوە لە سیاستکردنا پێدەچێ هەندێک لە هێزەکەی خۆی لە عێراق بهێڵێتەوە بۆ کاتێکی دیاریکراو ئەمە مەقبولە بێ یان حەشدی شەوی تەواو عێراقیش لە دەست کۆماری ئیسلامی داکەوتووە نەبێژم بە تەواوی بەدام بە دەرەجەیەکی یەکجار زۆر وەختێک کە سەدام حوسێن ڕووخا لە 2023 ڕەفسەنجانی ئەو دەم کە دەست ڕۆیشتووترین کەسی کۆماری ئیسلامی بوو لە سیاسەتی دەرەوە بە تایبەت زۆر لە خامنەی دەور و نەخشی زۆر تریشە بوو ڕقیبێکی سەرسەختی خامنەیش بوو ئەوەی باس کرد کوتی ئەمەش شەڕی خۆمان لەگەڵ ئەمریکا دەبینە دەرەوەی سنوورەکانی خۆمان ئەمە مەوزوعیەتی لە دەست داوە بۆ
بە خاتیەوە شێعەکانی عێراق ئەو وەختە یەکدەست بوون، ئێستا یەکدەست نین. گروپای زۆر جیاوازیانەیە کە بەشێکیان لە کۆماری ئیسلامی هەڵگەڕانێت، ئەو نفوزەیشیان نەماوە. ئەو دەم کە لە مقاومەتی لە بەرابەر ئەمریکا شەڕەکەیان هێنا عێراق، بەڕاستی کاریگەری زۆر بوو، زۆر عێراقیان کوشت، زۆر ئەمریکاییان کوشت، یا زۆر مزاحمەتیان بۆ ئەمریکا بەبارهێنا لە عێراق. بەڵام ئێستا ئەوە نەماوە. ئێستا ڕاستە هێشتا عێراقی بەدەستە کۆماری ئیسلامی ئەتوانێ مانۆڕی تێدا بدا، بەڵام وەک ساڵی 2023 و 2010 و 2015 و تەنانەت 2020 نییە، چون گروپای شێعە بۆ خۆیان لێکترازاون. شتیوا هەبوو قائانی لەم ڕۆژانەیە لە عێراق بوو؟ بەڵێ لە عێراق هاتبوو بۆ سلێمانی یان نا ئەگەر بزانن؟ خەبەری ئەوەم نییە. باش دێمە لەسەر پرسێکی دیاریکرا و هەندێک جار لەگەڵ هەڤاڵانی ڕۆژەڵات ڕاستیەکەی گفتوگۆی لەبارەوە کەم. ئێوە ڕەتان کردەوە هیچ گفتوگویەکی دیاریکرا و لە بینی هێزەکانی ڕۆژڵاتی کوردستان و ڕژێمی ئێرانە هەبێ، ئەمە وەکو بنەما ئێوە ڕەتیەکەنەوە یان ڕاستیەکەی بڵێن ئەرزیەتەکە لەبار نییە بۆ گفتوگۆ کامیانە؟ ئەو پرسیارەی لە منیان کرد بۆ ئەم ڕۆژانە بوو. ئایا لەم مانگەی ئەخیر لەم یەک دوو مانگە شتی وا بووە ئێمە ئەوەمان ڕەدۆ کرد. بەڕاستی هیچ حزبێکی کوردستانی ئێستا لە حاڵی گفتوگو لەگەڵ کۆماری ئیسلامیدا نییە. ئەگەر ناڕەتی ناکەنەوە وەکو بنەما بە شەرتێک هەموو حزبەکان پێکەوە بە شەرتێک ئەوە، بەڵام ئێستا مەوزوعیەتی نییە. لە کاتێکا کە دنیا هەمووی دژی کۆماری ئیسلامیە ترسی لێنشتووە، ئەگەری ڕوخانی هەیە ئەوە هەیە زووتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵات و بە تایبەتیش تریش حیزبەکانی نابێ مەودایە بە جمهوری ئیسلامی بدەن کە مانۆڕ بدا، کە گوایەوە دەیەوێ شتێکی تازە بکە. بەس کێ ناڵێ بە پێچاوانەوە ناشکێتەوە هەڤاڵ ڕەزا کابی؟ ڕاستیەکەی لەم نێوەندەیە تۆ شتێکی دیاریکراو لە ئێران وەرگری و وەکو خۆشە دووتت پێدەچێ ڕێککەوتن تەسلیم بوونەکە سەر بگرێ لە بری هێرشەکە، و ئەگەر ڕژێمی ئێران مایەوانێ تۆ لەو نێوەندەیە لەو پەری لاوازیە شتێکی دیاریکراوت لێ وەرگرت بێ بۆچی سیاسەتێکی خراپە؟ لە 45 ساڵی ڕابردوو بزوتنەوەی کورد، بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر پێی خۆی بووە. لە دژوارترین قۆناغی ئەو بزوتنەوە کە ئەمریکا و ئوروپا و رووسیا هەموو لە قازانجی کۆماری ئیسلامی بوون، ئەم بزوتنەوەیە لەسەر پێی خۆی ما مقاومەتی کرد، خۆراگری کرد. هێزی پێشمەرگەیەکی چالاکی هەبوو لە زیندانەکان بەرخۆدان و خەباتی مەدەنی و سیاسی ڕوو لە گەشە بووە، بۆیە ئێستش ئێمە دەبێ هەر بەوە متتەکی بین. پێمان وانە لەم ئاخر و ئۆخرەی کۆماری ئیسلامی بە پەلە مافی کورد بدا مەسەلەن. ئەوە یعنی هیچ ئایندەیەکی سیاسی ئێوە و ئەم ڕژێمە نابەستێتەوە ئێستا لە حاڵی حاضرەکە ئێمە قسەکەین هیچ ئایندەیەکی سیاسی نامانە لە هاوکێشەیەکی سفریان لەگەڵیان. بەڵێ یان ئەوان یان ئێوە. بەڵێ باش. ئۆپۆسیۆنیش بەڵام کاک ڕەزاکەبی هەستەکەی بەنزیکەی بێ پرۆژەیە، جاگەر من بڵێم ئۆپۆسیۆن پێدەچێ با بڵێن زۆر ناڕۆم ئەگەر بڵێم هێزە کوردستانیەکانیش، بەڵام بە دڵنیایی ئۆپۆسیۆنی ئێرانی بەگشتی ئەوانی دیکە ئۆپۆسیۆنی فارسی ئەگەر وای ناو بنێم بە تاوەتی دیار نییە ئەم سەریان چییە ئەو سەریان چییە. من شتێکی دیاریکراو نابینم و پێم وانە ئێوەش هیچی وا لەگەڵ ئەوانە کۆتان بکاتەوە. ئەمە بوایە ئاین لە کاتێکا ئێوەڵێن گفتوگۆکردنەگەر ڕژێمە هیچ سوودێکی نابێ دەیخۆ ئەبێ بەدیلێکی دیاریکراوە، ئەلتەرناتیڤێکی دیاریکراو ڕوویایەکی ڕوونی هەبێ بۆ ئەوەی کە سبەینێ ئەم ڕژێمە بەلایەکا کەوت شتێکی دیاریکراو هەبێ. ناو جێگەی بە ئۆپۆزیسیۆن ئەوەی جەنابەت بەناوی ئۆپۆزیسیۆنی فارس نێوت برد، یا مەسەڵەن بڵێن ئیسلاحێک کە هەبوو دەستەواژێکە بوو دەیان کورد ئۆپۆزیسیۆنی سەراسەری. ئێستا بەو ئاڵوگۆڕانەی لە کۆمەلگای ئێران پێکاتوە، بەو ئاڵوگۆڕانەی لە ئەحزابی سیاسی لە هێزهای سیاسی لە سەرتاسەری ئێران پێکاتوە، دەورەی حیزبی سەراسەری بەسەر چووە. حیزبێکی سەراسەری نابینین کە نفوزی لە هەموو ئێراندا هەبێت. ئێستا حیزبە کوردستانیەکان بە نفوزترین، مەحبوبترین و خۆشەویستترین ئۆپۆزیسیۆنن لە ئێران، نەتەوەکانی تریش دفاعی لێ دەکەن. بۆیە پێم وایە کە ئەگەر بێت و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان
لە بەرەیەکی کوردستانی لە چەترێکی کوردستانی لە ناوەندێکی هاوکاری لە پلاتفۆرمێکی کوردستانی کۆبینەوە نەتەوەکانی تری ئێرانیش پشتیبانی لێکەی و ئەمە بێتە ناوەندێکی هاوکاری هەبوو هەواڵ ڕەزا کابی ئەویش نەما بەنی دڵمان پێی خۆش بوو ناوەندێکی هاوکاری حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر چالاک بوو وایە نەما بەڕاستی لەم دۆخەیە دروست نەکرێتەوە کەی دروست نەکرێتەوە بە خۆشیەوە گفتوگو هەیە لە نێوان حزبەکانە ئەوەی بەلجیکا پەیوەندی بەوە هەبوو کۆبوونەوەی ئەوەی بلژیکایش حولێ بوو بەڵام حزبەکان لێرن لە باشووری کوردستان باشە لە بلژیکەوە دروست نابێت حزبەکانی ڕۆژهەڵات سەرکردایەتیەکان لێرە هەموو ڕاهبەریەکان لێرن بۆیە هیوادارین کە دوای ڕۆژەکانی نەورۆز ئەم کۆبوونەوانە سەر بگرێ بۆ مەبەستێکیوە ئیتر شوێن هەیە کوردستانەوەی کوردستانی خۆتانە نەبوو ماڵێکی 150 مەتری هەیە وەرنە لای من کۆبوونەوە ببەستن ناوەندی هاوکاری دروستکەنەوە زۆر سپاس بۆ دڵگەورەی جەنابەت بەڵام ئەوە ئاواتی هەموو کوردێکە لە باشوور و لە ڕۆژهەڵات ئێمە قەتعەن پێویستمان بەوە هەیە کە لە دەوری یەک کۆبی بینەوە و ئەو وڵامێکی گونجاو بەو شۆڕشە کۆمەڵایەتیە بەهێزە بدەینەوە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئارادایە هیوادارم وابێ کاک ڕەزا کەعبی چی لەبارەی جوڵە کۆمەڵایەتیەکانەوە یان ناڕەزایەتیەکان ئەوەی ئێمە بینین ڕاستیەکەی ئەگەر وەکو سەرتاسەری سەیری بکەین بۆ ئێران خۆ پیشاندان و هەندێک ناڕەزایەتی پەرت و جیاوازە بینین لە چین و توێژە جیاوازەکانەوە بەڵام هەستەکەی هەندێک بەردەوامی تایە ئەمە بۆ کۆ ناکرێتەوە نابێ بە جوڵەیەکی دیاریکراوی ناڕەزایەتی چونکە لە ئەخیرا ئامانجەکە دیارە چییە بۆ بەو پەرشوو بڵاویە خۆ ئەگەر ئۆپۆسیۆنی سەرتاسەریژ ئەوەی کە نەماوە و ناومان ئۆپۆسیۆنی فارسی هیچی وای پێ ناکرێ خۆ دوتت حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا لە سنووری ڕۆژهەڵاتی کوردستانیان تێپەڕانەوەوانەی دیکەش سەیریەکەن بۆ هەوڵێک نایەن بۆ کۆکردنەوەی ئەم ناڕەزایەتیانە ماوەی ڕابردوو داواکاریەکی 6 حزبەکە هەبوو بۆ وەڵامدانەوەیکی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ئێران هەبوو ئەگەرە زانن ئەم قودرەتە هەیە لە شوێنەکانی دیکەش بۆ دەست پێشخەرێکی لەو شێوەیە ناکەن ناوجێی بە ناڕزایەتیەکانی کۆمەلگای ئێران بڵین هەڵ جوغرافیای ئێران هەڵەگەڕێتەوە دەتوانین لە 5-6 ساڵی ڕابردوو چەند شۆڕشی بەهێز ڕووی داوە یەکێکیان زستانی 1996 یا 2017 یا 2018 بوو یەکێکیان پاییزی 98 یا ساڵی 2020 بوو یەکێکیان شۆڕشی ژینا بوو ئەمە سێ شۆڕشی گەورەی کۆمەڵایەتی بوو کە سەدان شاری لە ئێران بەخۆ مەشغوڵ کرد بوو و زەربەیەکی قورسیدا لە مەشروعیەتی سیاسی کۆماری ئیسلامی لەم سێ مانگی ڕابردوو لە ماوەی سێ مانگا 1000 کۆبوونەوەی ئاعترازی و ناڕزایەتی چین و توێژی جۆراوجۆر لە کۆمەلگای ئێران ڕوویداوە ئەوە بەغیرەز کوردستان و نەتەوەکانی ناوخۆی ئێرانە کە لە 45 ساڵی ڕابردوو دائیمەن لە ژێر زەبری کۆماری ئیسلامی و بربەرەکانەی لەگەڵ کۆماری ئیسلامی و بەرخۆدان و مقاومەت بوو تۆ ئەمە بە ئەرێنیە بینی 1000 خۆپیشاندان لە ماوەیەکی کەمە زۆرە ئەیچی ئەگەر کۆ بکرێتەوە بکرێ بۆ هێزێکی دیاریکراوی کۆمەڵایەتی بۆیە دەچمەوە سەر پرسیارەکەی جەنابەت ئەی بۆ نابێتە هێزێکی گەورە جیا لە نەتەوەکان جیا لە کورد بە تایبەت لە کوردستان بەداخەوە ئەحزابی سیاسی وەختی خۆی بە تەواوی تێکشکا لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئیعدامی زۆر بە کۆمەڵ کرا لە سەرتاسەری ئێران لە دەرەوەی وڵات ترۆرهای کەسایەتی و کەسایەتیەکانی ئۆپۆزیسیۆن کرا ئەمانە هەموو کاریگەر بوو لەسەرەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی جدی سەر هەڵنەدا لە عینی حاڵە بحرانێکی سیاسی کە خودی کۆمەلگای ئێرانی داگرتووە مەودایەوەی نەداوەکە ئەحزابێکی تازە شکڵ بگرێ بۆیە بەڵام لە کوردستان حزبەکان زیندون مەحبوبن لە ئاستی ڕەهبەری بزوتنەوەکان ئۆتۆریتیانەیە مەسەن لە شۆڕشی ژینا حزبەکار حزبە کوردستانیەکان بە تایبەت ئەوانەی لە ناوەندی هاوکاری بوون دیارە ئەحزابی تریشمان بوو جگە لە ناوەندی هاوکاری زۆر چالاک بوون لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی وەکو پارتی ئازادی وەکو ئەحزابی تریش هەبوون کە ئەوانیش نەخش و دەوری سەرەکیان هەبوو لەو بەرخۆدانان و مقاومەت و پێشبردننی شۆڕشی ژینادا بەڵام لە ئێرانیش نفوز و کاریگەری یەکجار زۆریانە بوو و ئێستا دەتوانین بڵێن
ئەحزابی سەراسەری ئەحزابی کوردستانی تقریبا دەتوانی بڵێن محبوبیەت و خۆشەویستێکی سەراسەریان. کاک ڕەزا کەعبی شۆڕشی ژینا بە خۆپشاندانەکانی ژنجیان ئازادی تابوویەک هەبوو شکاندی نەک لە ڕۆژهەڵاتی کوردستان لای بەشێکی زۆر لە ئێرانیەکانیش بەڵێ کاریگەری گەورەی لە سەرزانیەتی گەورەی هەبوو. شۆڕشی ژن ژیان ئازادی لە کوردستانەوە دەستی پێکرد بە دروشمی ژن ژیان ئازادی بە خێراییەکی بەرچاو سنوورەکانی تێپەڕاند سەرتاسەری ئێرانی داگرت تەنانەت جیهانیشی داگرت کە خۆتان حتمما شاهدی ئەوەن. بۆیە ئێمە دەتوانین بڵێن بۆیە هەموو کەس دەڵێ هەموو ئەو شرۆڤەکارانی سیاسی دەڵێن کە شۆڕشی ژینا بەهێزترین پانوبەرترین و کاریگەرترین شۆڕشە لە زمانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تا ئێستا. هیچ شۆڕشی ئەوەندە کارامە نەبووە ئەوەندە تەئسیرگوزار نەبووە. ذهنی خەڵکی گۆڕیوە مناسب موقعیەتی ژنی گۆڕی موقعیەتی ژنی لە بنەماڵن لە کۆمەلگا لە خوێندنگاکان بە تەواوی گۆڕی هێنایە ڕەسی کۆمەلگاوە. مەسایلی ئازادیهای تاکە کەسی زۆر پەرە بێدان و پێشڕەوترین ئەندیشەها و بیر و باوەڕی بەشەری زاڵ بوو لەسەر کۆمەلگادا. ژنان دەیان کوت قەت ئێمەوە لە خیابان ئێحساسی ئەمنیەتمان نەکردا قورب و ئیحترامی چۆسەرەوە. باوکی شەهید دێوتی کە ئەگەر جاران دەیان کوت فڵانەکە زۆر پیاوە ئیسە دەبێ بڵێن زۆر ژنە. ئەمە تەئسیری ئەمە بۆ کۆمەلگە فارسیەکە شوایە بەڵێ بۆ ئەوەی جووا بوو بۆ ئەوەی جووا بوو لە دوای شۆڕشی ژیناوە بەرە حیجابی ئیجباری مەوزوعیەتی نەماوە لە سەرتاسەری ئێرانیش. قانونێکیان هێناوە 1 ساڵە لە مەجلیس ڕایان کردووە بۆ ئەوەی قانونی عفاف کە حیجابی زۆرە ملی هین بکەنی تر سەپێنن بەسەر خەڵکە ڕایان گرتووە سەری نەگرت ناتوانن بهێنن. شتیوا هەیە ئەو ناوەندەی پۆلیسی ئەخلاقە نەزانم چییە ئەویشان هەڵوەشانەوە یان جارێ ماوە هەڵیان نەوشانەوە بەڵام ئەمەڵەن لە کڕ کەوتووە کارێکی پێناونە. هەڤاڵ ڕەزا چ نەورۆزێکی بە جۆش خۆشمان بینی لە ڕۆژهەڵاتی کوردستان نای شارمۆشتێکی ڕێکخراوتر دیار بوو لە ساڵانی ڕابردوو. ڕێکخراو بوو دەستێکتانتیایە هەبوو یان نا ڕاستیەکەی جوڵەیەکی دیاریکراوی کۆمەڵایەتی سیاسی بوو بەڵام خۆڕسک. نەورۆزەکانی کوردستان لە ساڵانێک لەوە پێشەوە لە 10-15 ساڵی ڕابردوو بەرە کە هاتووە بە قەولی جەنابەت ڕێکخراوتر سازماندراوتر نەقشەمەندتر هەدەفمەندتر چۆتە پێشەوە و پانتاییەکی زۆرتری لە خۆ گرتووە. شۆڕشی نەورۆزی پار و ئەمساڵ زۆر جیاواز بوو دیارە ئەمساڵ لە پاریش باشتر بوو. ئەویش لەوە سەرچاوەگرێت لە وەزعێکی واقعی لە گۆڕینی فەزای خەباتکارانەی و سیاسی و جەماوەری لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەگۆڕێ. بەڕاستی ڕۆژهەڵاتی کوردستان ئامادەی ڕاپەڕینە شۆڕشی ژن ژیان ئازادی تێپەڕ کردووە و موقعیتێکی زۆر تایبەتی پەیدا کردووە. بۆیە ئەمە من پێم وایە بۆ خۆی شۆڕشێ بوو ئەوەی ئەمساڵ دیارە حیزبەکانیش هەر کەسێ بەڕادەی توانایی خۆی بەڕادەی قودرەتی سازماندەی خۆی بەڕادەی نفوزی خۆی دەخاڵەتی تێدا بووە ویستویەتی پەرەی پێبا ویستویەتی کە جەماوەری تری بکاتەوە کە بە نەزەری من نەورۆزێکی زۆر سەرکەوت. هەوڵ هەبوو بۆ ڕێگری لەلایەن ڕژێمەوە نەیتوانی حەوڵی ئەوەی بوو کە لە پەنای ئەو مەراسمانە مەراسمی دەوڵەتی دابنێ کەوی زۆر سەرکەوتوو نەبوو. باش هاوڕێیان یەک ڤیددیۆ هەبوو ئەوەی ورمێ نازانم ئامادابێ یان نا حەزەکەم باسی بکەم لە ورمێ پێم وا بێ تورکەکانن کۆبنێکی دیاریکراویان کردووە پێیان ناخۆشە نەورۆز بەو شێوەیە ڕۆیشتووە. ئەمە بۆ وایە ینی لە کاتێکە ئەمە بەردەوام باسی ئەوەیە ئەوە ڤیددیۆکەیەکە کڕزاکە بێگەر سێری بکەین ئەنی ئێماڵێن شۆڕشی ژینا کاریگەری گەورەی لەسەر کۆمەڵگەی ئێرانی بەگشتی هەبووە بە تایبەتیش بە دڵنیای ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام ئەمە شەبینین هێشتا ئەمە بۆ لە ورمێ لای تورکەکان لای ئازەریەکان نابێ بە پێچوانە نابێتەوە نابێ بە ناڕەزاتی بەرامبەر بە دەوڵەت بەڵامە بێ بە ناڕەزاتی بەرامبەر بە جەژنی نەورۆز. ئەگەر دقەتت کردبێ لە ویدۆکە ماشای دارەکان کەکەوت چماقەیتر هەمووی داتاشراوە هەمووی یەک ڕەنگە هەمووی یەک ئەندازەیە ئەمە کاری
کاری خۆڕسک نییە کاری دەستگایەکی دەوڵەتیە باشە کۆماری ئیسلامی بە تاکید لەژێر لە پشتی ئەم قەزیە قەراری گرتووە و قازانجی کۆماری ئیسلامی ئەوەی تورک و کورد پێکدا بدا ئەوەی کە کوردەکان کردیان لە ورمێ یەکێ لە باشکووترین مەراسمی نەورۆزی بوو کە قەتعەن تورکیشی تێدا بووە نێوان تورک و کورد ئەو جۆرە نییە لەم ویددوها و هەڕەشە و گوڕەشەیکرد ئەمە سازمانداندەگان ئێمە ڕێکخران ئێمە تەواوەن کۆماری ئیسلامی و ئیتلاعاتی کۆماری ئیسلامین بۆ ئەوەی ئەو ئاڵۆزیە لە ناوچەکە دروست باش سپاس دەکەم زیاد لە جارێ وتت ڕۆژهڵاتی کوردستان ئامادەیە بۆ ڕاپەڕین مەسەلەن خاڵێکی دیاریکراو هەیە پێی بگا دۆخی ئێران و ڕۆژهڵاتی کوردستان بڵێین ئیتر ئەوە خاڵی ئەوەیە ڕاپەڕین دەست پێ بکات لە ڕۆژهڵاتی کوردستان یان دیار نییە نا دۆخەکە خۆی لەو بارەوە قەرارەیە لە 20 ساڵی ڕابردوو ڕۆژهەڵاتی کوردستان چەند جار ڕاپەڕیوە جارێکیان بۆ قەزیەی بەڕێز ئۆجالان بوو ڕاپەڕینی کرد بەڕاستی بۆ ڕفاندنی ئۆجالان و بلافاصلە لە دژی کۆماری ئیسلامی هاتنە سەر شەقامەکان و چەند جاری تر لە بۆنەهای جۆرا جۆرا ڕاپەڕین بووە لە کوردستان و تا بەم ڕۆگەیشتووە بە شۆڕشیژی ناگەیشت ئەمە هەیە بۆیە کوردستان زۆر ئامادەیە بەڵام ئەو خاڵەی کە بڵێن ڕاپەڕینی کوردستان بێتە دی و کاری کۆماری ئیسلامی یەکسەرە بکاتەوە و هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی لە کوردستان بکاتە دەرەوە پێویستی بەوە هەیە لە دەرەوەی کوردستانیش ئێمە شاهدی ڕاپەڕین و خۆپیشاندان و زورێکی جەماوەری بەهێز باش زۆر بە کورتی زستانێکی چۆنتان لە سوورداش بەڕێ کرد پێداویستە سەرەتاییەکان ئاو کارەبا چوزانم زستان بوو نەوت و سوتەمەنی هەبوو نەبوو بەڵێ هەبوو هیچ گلەی یەکمان نییە لەو بابەتەوە ئێمە پێمان وابوو کە بۆ ئەو قەزیەی گوشارەی کە بەسەر حزبەکانی ڕۆژهەڵات وە لە یەک ساڵی ڕابردوو بە تایبەت بەسەر کۆمەڵەکان هێنایان پێمان وابوو کە ئێمە یەک شتمان لە بەرچاو بوو ئەویشەوەی کە حزوری ئێمە لە باشووری کوردستان مزاحمەت و گرفتێک بۆ هەرێمی کوردستان پێکنێنێ بۆیە ئێمە ئەو شتەمان قبول کرد کە بگۆزینەوە هەرچەند بە تەواوی نەگۆزایەتینەوە بۆ سوورداش بەڵام ئەوش بڵێم کە ئیترەوە گرنگی جارانی نەماوە حزبەکان لە دڵی خەڵکان لە دڵی جەماوەرێکی خەڵکان ئێمە لە سوورداش بین لە زەرگوێز بین لە هەرکوێ ئەو گۆی زەویە بین خەڵک بە دەم بانگەوازەکانەوە دێن بانگەوازی مانگتن بکەین بە خوشحاڵیەوە جواب بدەنەوە نفوزی خۆیانیان هەیە هەموو حزبەکان بۆیە ئەو گرنگەی نەماوە و کۆماری ئیسلامیش بەوە دەزانێت کە ئیتر ئەو شتە نییە کە کۆماری ئیسلامی نەجات پێ نەجات بدرێ سپاس دەکەم هەواڵ ڕەزا کەعبی سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان گەلێک سپاس بە دوعا